ئەمەی دەیبینن گورچیلەیەکی تەواو لە کارکەوتووە، بۆیە لە ڕێگەی ئەنجامدانی نەشتەرگەری بە نازۆرەوە دەرهێنرا کە نوێترین و کەم زیانترین ڕێگەیە بۆ نەشتەرگەری. ئەمڕۆ هەڵەستین بە ئەنجامدانی کاری نەشتەرگەری بۆ چارەخوازێکی بەڕێز کە گورچیلەکەی بەهۆی بوونی بەردێکی زۆر تیایدا لە کار کەوتووە و گورچیلەکەی ئاوساوە و هەوکردنی بەردەوامی هەیە. هەوڵەدەین ئینشاءڵڵا لە ڕێگەی ناوسکبین و لە ڕێگەی چەندکونێکی بچووکەوە گورچیلەکەی بۆ لابەرین کە لە پاش نەشتەرگەری بە بەراورد بە هەڵدڕین سوودێکی زۆری هەیە، ئازارێکی کەمی هەیە، خوێنبەربوونی کەمە، نەخۆشەکەمان زووتر هەڵەسێتەوە و هەروەک دروستبوونی فتقی پاش نەشتەرگەری زۆر کەمە لەم جۆرە لە نەشتەرگەریدا. بەو هیوای نەخۆشەکەمان ساغ و سەلامەت بێت. سپاس بەخوای گەورە نەشتەرگەریەکەمان بە کۆتا هات، چارەخوازەکەمان باری تەندروستی زۆر باشە و توانیمان لە ڕێگەی چەندکونێکی بچووکەوە گورچیلەکەی بۆ لابەرین و لە ئێستادا باری تەندروستی جێگیرە.